مامۆستا موحەممەد تەها خدر ناسراو بە مەلا موحەممەد جۆنەرەیی یەکێک لە زانا و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری لە ناحیەی خەلیفان لە تەمەنی 73 ساڵی بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە پارێزگای هەولێر کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی خەلیفان بە خاک سپێردرا. سەرەتا سەرخۆش لە خۆمان و چاوای بنەماڵی مامۆستاکردنەوە ئەنجەمەی کۆمەڵی دادگەری بەڕاستی ئەستێرەیەک بکوژاوە مامۆستا سرایەکی ڕووناک بوو لە ناومان کە کوژاوە. خوای گەورە دەرەجەی بەرزکە ئینشاءڵڵا. پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی دادگەری بوو لە مهاجیر بوو چێندە پێویستی بەوی ئیش کردێ خزمەتی ئیسلامی کردێ. مامۆستا بەڕاستی کەلێنێکی گەورە بوو ئەوەی لە توانای هەوی بەردەوام کردیت لە خزمەتی ئیسلام. مامۆستا مەلا محەممەدی گۆڕەزی مامۆستایەکی زانا و بەتوانا و تێگەیشت و موحید و عالیم بوو. مامۆستا پیاوێکی بە عیزت بوو. مامۆستا تەنازولی لە بوو هیچ ستەمکارێک لە هیچ زەمانێک نەکردووە. مامۆستا کە ئێستا شاردرایتەوە بۆ بەرەبەیانی ڕۆژی جمعە ئەو مامۆستایە یەکەمین مامۆستایە لە دەڤەری سوورسیاتی و لە دەڤەری سەرچیایی کە ئیجازەی عیلمی وەرگرت و توانی چەندەها مامۆستا دەرس بدە و یەکەمین شەخصە لەو منطقەیە کە مەدرسەی دانابی و چەندەها مامۆستای ئیجازە داون. هاوڕێبازان و مامۆستایانی ئاینی باس لە ڕۆڵ و کاریگەری مەلا موحەممەد جۆنەرەی دەکەن کە هەمیشە لە پێناو سەرخستنی ئیسلام و بەگشتداچوونەوەی ستەم کاری کردووە و بەردەوام خەڵکی وشیار کردوتەوە. مامۆستایەکێک بوو لەو ئەخلاقانەی کە هەی بوو هەمومان دەیناسین بە عیزەت و نەفسەوە ژیا، یعنی بە فەقیری ژیا و بە فەقیریش مرد. ئێمە شادی ئەوەی بکە بۆ دەدەین کە مامۆستا دنیا نەویست بوو و هەروەها مامۆستا پیاوێک بوو هیواتی ئەوە بوو کە ڕازیبوونی خوای پەروەردگار مەبەستی بوو بەدەستی بینی. بەس الحەمدوللا مامۆستا پیاوێک بوو بە حەقەت بەڕاستی مجاهید بوو، ڕیجال بوو، هەموو شتێک بوو مامۆستا بەڕاستی لۆمە قەدوە بوو. بەڕاستی هەموو جارێ دوعای ئەکرد و دەیگۆ داوام وایە لە خوای گەورە کاتەچی وە بمرم کاتەچی وە خوای گەورە ڕوحم لێ وەربگریتەوە تحملی ئەو سەکەراتی مەوت بکەم و تحملی ئازار و ئەشکەنجەی ڕوحکێشان بکەم. ئومێدمان وایە لە شەو ڕۆژی جومعەبی ئەو حوسن الخاتیمە پیرۆزەی بە قسمت بووی بی ئینشاء الله تعالی خوای گەورە گۆڕی پڕنور بکات منزڵگای پڕ لە خێر و خۆشی بی ئینشاء الله. مەلا موحەممەد جۆنەرەی لە دایکبووی ساڵی 1949 بووە، خاوەنی 11 مناڵە، 7 کچ و 4 کوڕ. لە ساڵی 1986 پەیوەندی بە کاروانی ڕابوونی ئیسلامی کردووە. ماوەیەک لە گوندی جۆنەرە پێشنوێژ و وتارخوێن بووە. لە ساڵی 1998 لە گوندی جۆنەرە ڕوودەکاتە ناحیەی سیروان لە پارێزگای هەڵەبجە و وەک پێشمەرگە لە هێزی سەفینی بزوتنەوەی ئیسلامی دەست بەکار بووە و لە دوای ساڵی 2001شەوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە هەمان هێز درێژە بە چالاکی دەدات و لەو کاتەوە تا ڕۆژی کۆچکردنی ئەندامێکی دڵسۆزی کۆمەڵی دادگەری بووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.